بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم دێمەوە خزمەتتان لە بەرنامەی نوێنەری تۆ لەگەڵ کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری پارێزگای هەولێر بەڕێز عەبدولستار مەجید دەبم لەسەر بەنداوی سماخوڵی پرسیاری ئاڕاستە دەکەم لە ماوەی حکومڕانی لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابیان وەزیر بوو ئاخۆ دابینکردنی ئاو یاخود گەیشتن بە خود دابینکردنی لە ئاو بەسی گەیشت و پرۆژەکان بە تایبەتی لە بەندا و پۆندەکان سوود و گرنگی چیە بۆ هەرێمی کوردستان لەگەڵم برن چەندین پرسیاری تایبەتی ئاڕاستە دەکەم لەگەڵ عەبدولستار مەجید کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری پارێزگای هەولێر. لەگەڵ زۆر بەڕێز کاک عەبدولستار مەجیدم کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری پارێزگای هەولێر. عەبدولستار زۆر سوپاس دەکەم کە لە نوێنەری تۆ جارێککە بە خزمەتت دەگەمەوە لەسەر ئەو بەنداوەین کە لە سەردەمی وەزیرایەتی جەنابت لە وەزارەتی کوشتکواڵ و سەرچاوەکانی ئاو بەردی بناغەکەی دانا دەمەوێت سەرەتا پرسیاری بەڕاستی ئاو بکەم لە هەرێمی کوردستان بۆچی لە سەردەمی وەزارەت زۆر گرنگیدا بە تایبەتی لە سیاسەتی بەڕێوەبردننی ئاو خۆی ئاو سەرچاوەیەکی سەرەکی و گرنگی ژیان و ئاوەدانیە ئەمڕۆ لە دنیادا زۆرێک لە شەڕ دەستی پێکردو بە تایبەتی لە ناوچەکەی ئێمە کە پێدەوتر شەڕی ئاو یا جەنجی ئاو جەنجی ئاو ئەوە نییە کە بە تۆپ و تیارە لەسەر ئاو بە شەڕ بێت یا وڵاتان داگیر بکەن بەڵکو وەک چەشێک بەکاردێنێت بۆ ملپێکەسکردنی وڵاتان و گەلان لە دنیادا کە ئێستا زۆر وڵاتی ئەمە بەکارهێناوە تەماشا دەکەی لە ئیسرائیل ئەمە بەکارهاتوو بەرامبەر بە فەڵەستینیەکان ئێران چەند جارێک و ئێستا خەریکە و بەرامبەر بە هەرێم بەکاری دێنێ بە دروستکردنی بەنداوێکی زۆر لەسەر ئەو ئەوانەی کە دەڕژێنە هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە کاتێ بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە خاوەنی ئێمە چەند بەنداوێک بووین و ئێستا تقریبان ئێمە خاوەنی 17 بەنداوین 6 بەنداو لەو کاتێکی ئێمە دەست بەکاربوون دروستمان کردووە. ئەو بەنداوانە بۆ چییە؟ بۆ ئەوەیە وەکو باسم کرد یەکەم لە منەتی وڵاتان عێراق ئێران بچێ دەر خاوەنی ئاوی کە زۆر پێویستە وەکو باسم کرد سەرچاوێکی سەرەکی و گرنگی ژیانە ئاوەدانیە بۆ خواردنەوە بۆ پیشەسازی بۆ کشت و کاڵ بۆ گەشت و گوزار بەکاردێ ببیە خاوەنی ئاوی پێویست لە وڵاتی خۆت. یەکەم بەگڵدانەوەی هەموو ئەو ئاوانەی کە باران دەبارێ یا سەرچاوەکانی ئاوی لە هەرێمی کوردستانە کە بەشی زۆری ئێمە ئاوی هەرێمی کوردستان سەرچاوەکەی زیاتر لە 156 لە هەرێمی کوردستانە بەشەکەیتری نزیکەی 140 لە دەرەوە دێ بۆ هەرێمی کوردستان. ئێمە گەر توانی بامان بۆ ئەوەی بەنداوی پێویست دروست بکەین لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی هاوسەنگ کاتی خۆی ئێمە پێشنیاری 17 بەندامان کردوای کەمان کردو کردمان بە 14 بەنداویش ئەم 17 بەنداوە بە شێوەیەک دابەشکرابوو لە هەرێمی کوردستان ئەگەر تەواو کرابانەیە کە هەبوو مەسەن بە 2 ساڵ هەیە بە 3 ساڵ هەیە بە 5 ساڵ تەواو دەکرا بودجەکەی تقریبا 3 ملیار و نیو دۆلار بوو ڕەنگە بمانتوانین بە کەمتریش تەواوی بکەین. ئێمە دەبووینە بەڕاستی لە ئاو بە خود دابینکاری دەگەیشتین بۆ خواردنەوە باشە باس کرد ئەگەر دابین کراوە بۆچی دابین نەکرایانی بۆچی پاڵپشتی ئەو کاتی جەنابەت نەکرا بۆی ئەو کارە ئەنجام بدەیت. ئێمە وەکو پرۆژە لە ئەنجومەنی وەزیران پشتگیریان کردین وەکو پرۆژە وەکو باسکردن و زۆریش پێی سەرسام بوون بەڵام وەکو بە شێوەیەکی کردەی بەڕاستی بودجێ بۆ تەرخان نەکرا وتن ئەم پارەیە زۆرە لەم قەیرانداری پێمان دابین نابێت. بەڵام ئێمە هاتین 6 بەنداو کەمێکێک لە بەنداوەکانە بەنداوی سماقول یا بەنداوی جەلی کە وە بەنداوی شیوە سوور کە لای سەمسماڵ و گەرمیانە بەنداوی قادر کەرەم کە لای دوو زەویشە لە منتەقەی گەرمیانە
بەنداوی دێگەڵە لە لای هەولێرە بەنداوی کۆدرە لە هەولێرە و ئەم بەنداوە و بەنداوی چەمە سمۆر کە ئەوش لە ناوسێ قەرەداغم لە پارێزگای سلێمانی ئەم شر بەنداوەمە تەواو کرد کە تێچووی ئەم شر بەنداوە 5 میلیارد دینار بووە 5 میلیارد دینار و ئەمەیان نزیکەی 11 میلیاری تێچووە تێچوەکەی و ئەم بەنداوە 20 مەتر بەرز بووە و توانای گڵدانەوەی نزیکەی 9 میلیارد متر سێجە ئاوی هەیە و زیاتر لە 600 دۆنم زەوی ئەم دیوی بەنداوکە کە دەڕژێتە ئەو دیو لای منتەقەی هیزۆپ و ئەوانە 600 دۆنم زیاتر بەراو برێن ئاو دەدا. باشە ئەو سیاسەتە لە پێناوی چی بۆ نمونە داڕێژنی ئەو سیاسەتەی کە دەتەوێ یان دەدویست ئەو کاتی لە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە خوددابینکاری ئاو بگەیت باس لەوە کرد کە ئێستا شەڕی ئاو یەکێکە لەو شەڕانی کە لە جیهاندا زۆر مەسەن کاتی دەویان شەڕی لەسەر دەکرێت لە بە دوو هۆکار هۆکاری یەکەمەوەی کە بەڕاستی ئێران و تورکیا ژمارێک زۆر بەنداوێن لەسەر ئاوانە دروست کرد کە دەڕژێنی هەرێمی کوردستان ئەوەی هەندێک بەنداو خەریکی ئێمە لە هەندێک کاتدا واوشک دەبێت و زۆر جاریش ئەو زەی گسکە کە ئێران دەیگرێتەوە ئەو ناوچەی پشدەر بێ ئاو دەبێت ینی 800,000 کەس بێ ئاو دەبێت لەو منتەقەی بەڕاستی وێراوی کە کاریگەری زۆری بۆسەر بەنداوی دوکانیش چونکە ئەو ئاوە سەرەکی کە دەژێتە ناو بەنداوی دوکان ئێمە بەڕاستی ویستمانە هەرێمی کوردستان لەم هەڕەشەی پارێزین لەوە کەسمێنێکە منمان پێکەسکەن ناچارمانکەن ئاومان پێ بفرۆشن دوو خۆ پاراستن لە بشکە ساڵی ئێمە ئەگەر ئەو بەنداوانێکمە باسمان دەکرد وەکو پرۆژەیەک ئەگەر حکوومەت ئەو کاتی بیکردووە ئێستا کە بیکە ینی هەرێمی کوردستان دەپارێزە لە بشکە ساڵی چۆن ینی ئاوی پێویست هەیە بۆ خواردنەوە لە هەموو شوێنەکان بە شێوەیەکی هاوسەنگ ئێمە دابەشمان کردوون ینی هەمووی هەرێمی کوردستان بەشی خۆی ئاوی دەبوو لەم بەنداوانە ینی وامان دانابوو تەسمیمەکەی بەم شێوەیە بوو نەخشەکە بەم شێوەیە بوو کە هەموو هەرێمی کوردستانی دەگرتەوە ئاوی پێویست دەبوو بۆ خواردنەوە ئێستا فەرمون لە هەولێر کاکە خەڵک بێ ئاو بوو بە تانکەری دەتوانین بە تانکەری مشکلی خەڵک هەڵ دەکرێت کەواتە دەکرێت بڵێم ئەو پرۆژە استراتیژی کە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاودادنا لەم ساڵانی دواییدا پرۆژەکە گرنگجەکەی بە تەواوی بە دەرکرد بەتایبەتی لە کەم ئاوی بۆ خواردنەوە باشە ینی بەڕاستی حکوومەت قەت ناتوانێت دەساڵ قەت ناتوانێت ئاوی خواردنەوەی خەڵک بە تانکرددابینکە مە سیاست نییە ئەمە استراتیژەت نییە بەڕاستی ئەمە لێ نزانیە ئەمە گرنگجیدانە بە پلانی استراتیژی بۆ گوێنەدانە بە شتی گرنگ و گەورە استراتیژی کە پەیوەندی بە خەڵکی میلەتەوە هەیە و لە هەمان کاتدا ئێمە دەماتوانی بۆ کشتتوکاڵ فەرمون کاکە چەند زەوی کشتتوکاڵی چەند بەربوومی کشتتوکاڵی لەبەر بێ ئاوی بەرهەمی نەداوەتەمە جوتیاری فەقیر و هەژار زەرری کردووە حکوومەت پلانی چێ بۆ ئەم قەزیە ینی ئەسڵ نەک پلانی بەڕاستی زۆر حکوومەت پلانی هەیە کە خەڵک زەرر بکە ینی بۆ کشتتوکاتەمە بۆ گەشت و گوزار فەرمون خۆتان ببینن بەڵێ یانی ئەمە کە بەنداوێک زۆر گەورەش نییە تەمەشای ئەوبەریکەن تەمەشای ئێرەکەن تەمەشای دوکانەکان کەن تەمەشای لێرە ینی خەڵک شوێنی مەسەن گەشتیاری بە تایبەتی گەشتاری دەرەوە بۆ پیشەسازی ینی لە زۆر شوێن کە کاکە وڵاتان بۆ پیشەسازی بۆ معمەلە گەورەکانیان کە پێویستی بە ئاو دەبێت سو لەم ئەوانە دەبین بەڕاست خۆ ناتوانین مەسەن بە مزەخەیەکی بە ئاوی مەسەن شارەوانی بێ ینی کارگەیەکی گەورە کە پێویستی بە ئاوی زۆر دەبێت ئاوی بۆ دابینکەی ئێمە بەڕاستی ویستمانە هەم لە هەڕەشەی وڵاتان بە دوور بین کە هەڕەشەی ئامان لێ دەکەن و هەم لە وشکە ساڵیش خۆمان پارێزین ئەوەندێکمان دەکرێت کە تووشی دەبیت بەڵێ کەواتە ئەو کات بەکردەیی سەلماندت ئەوەی کە تاکە سەرچاوە لە هەرێمی کوردستان سەرچاوی نەود نەبێت کە بۆتە نیخمەت بەسەر میلەت بەڵکو کشتتوکاڵ کە یەکێکە لە سەرچاوە هەرە گرنگەکانی سروشتی لە هەرێمی کوردستان بتەوێت بەکاری بێنێ وەک نمونەی ئەو بەنداوی باس کرد کە چەندین یان فرا سوودە و فرەڕەهەندی هەیە خۆی کێشەی دەسەڵاتدارانی ئێمە ئەوەیە خەمی خەڵکیان نییە خەمی داهاتووی و نەوەکانی داهاتووی خەڵکیان نییە یە وڵاتیان نییە هیچ باچیان نییە کە ئەم وڵاتە بەرەو شوێ دەڕوە خەڵک چی بەسەر دێت چوار ڕۆژێکی خەڵک بێ ئاو ببێ مەسەرەن خەڵک بێ کارەبا بێ خەڵک ژیانی نەمێنێ زووتیار وازە کشتتوکاڵەکەی بێنێ خەمیان نیە خەم ینی دەنا ئەمە چەند جار لە ئەنجومەنی وزران باسمان کردووە و چەند جار لە پەرلەمان باسمان کردووە کاکە بە تاکەستێکتر بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری بۆ ژیانی گوزرانی خەڵک بە هەر نەود نەبێ نەود نرخی دادەبەزێ نەود نامێنێ با کشتتوکاڵ
با پیشەسازی مەسەن گوتمانە کشتتوکال بە سێکتەر یەکەم بێ نەمانگوتە تاکە سێکتەر بێ با سێکتەر یەکەم بێ کاکە بە کشتتوکال هەبێ بە پیشەسازی هەبێ فەرمی معاملەکان چێن بەسەر هاتووە ئەمە منیش گەسکرد بۆ بنی مەمەسەن حمەد کە مەمەسن بێ ئەم دەسەڵاتە خەمی خەڵکی نییە خەمی ئایندەی وڵاتی نییە خەمی ئابووری ئەو وڵاتەی نییە ئێمە لە هەولێر معمەل نەسیجمان هەبووە کە قماشی دروست دەکرد کە پێیان دەگوت قماشی هەولێر ئەم معمەل نەسیج ساڵانی هەشتاکانەوە بەستم باشترین قماشیە بووە مام حاجی حەمەدەمی کۆیی هەبوو بە ڕەحمەت بێ نەماوە ئەو خەیات بوو دەچوومە لای دەمگوت قماشی ڕۆمانیم دەگوت کوڕم قماشی ڕۆمانی بۆ چییە بڵێ قماشی هەولێرمان هەیە وەڵا لە ڕۆمانی باشترە منافەسەی ڕۆمانی دەکا یعنی ئەوەندە گرنگ بەڕاستی فعلەن بە شاهدی هەموو خەڵک ئەو قماشی هەولێر لە ڕۆمانی چاکتر بوو ئەو کاتەی دەزانین معمەلیان چ لێ کرد دا ڕاپەرین بەرپرسەکانی ئەم وڵاتەکە ئەگە بێنە سەر شاشە کەناڵەکان بڵێن هەر ئێمە خەمخۆری و دڵسۆزی وڵاتی بڵێ کردیان بە معمەل بیبسی معمەل بیبسی بۆ چێ کاکەت معمەل نەسیجێک ینی ڕستن و چنین مەسن ئاوای لێ بکەین معمەل مافورمان هەبوو زۆرزان دەخوتیان لێ کرد کاری دەستی خۆماڵی بڵێ بەڵێ ئەو هەموو خوشک و دایکانەمان لەوەی ئیشان دەکردەوە مافوری ڕێکوپێک وەڵا ئێستا پەری پێدرا بە منافەسەی کاشانی ئێرانی دەکرد بڵێ باسی ئەو بابەتی پۆندەکانیش نەکرد کە ئەوە بەشێک بۆ لە کار و ساڵات حەز دەکەم ئەویش باز بکەی بە تایبەت بیبەستیەوە بەوەی لە سەردەمی وەزارەتی جەنابەت یعنی ئەو بودجەی کە تەرخان دەکرا بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کەمتر لە سەدا دوو بووە ئێمە وەکو باسم کرد بووین بە خاوەنی حەفدە بەنداو 6 بەندایان بەڕاستی ئێمە لەو کابینی هەژد و کاتێکم لە وەزارەتم تەوامان کرد سوپاس بۆخوا کە بە بڕی 45 میلیارد دینار بووە و بووین بە خاوەنی 96 پۆندیش نزیکەی ئێمە لە سەردەمی خۆماندا 35 پۆندمان تەواو کرد پۆند واتە بربەستی خاچی ینی گۆمایەکی گەورە هەندی بەنداوی نابێ گۆمایەکی گەورە بەڵام بۆ هێندەی ناوچە بەکاردێ ینی بۆ چەند گوندێک بۆ مەسەن بۆ گوندێک بۆ چەند گوندێک مەسەن بۆ بەراوکردنی مەسەن چەند دۆنمێک زەوی حقەتەن بەکار هاتووە حتە بۆ خواردنەوەش بۆ خواردنەوە بۆ کشتتوکاڵ لە زۆر شوێن بەکار ئێمە 35 پۆندیشمان تەواو کرد باش باسم کرد کە بە ڕێژەی لە سەدا دوو بوو بۆ وەزارەتی کشتتوکاڵ دابین دەکرا اینجا ئەم جۆرە کارانە ئەنجام درەکە ئێستا سوودەکەی و ینی استراتیژیەکەی بەدەر دەکەوێت خۆی ئەمە دوو کێشەمان هەبوو کێشەی یەکەمیان بەڕاستی بەرپرسانی ئەم وڵاتە ئەنی بە ئێستاشەوە ئەوەی دەسەڵاتیان هەیە تێناگەن کشتتوکاڵ چەند گرنگە ینی نازان کە چۆن بکرێت بە سێکتەری یەکەم بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری و ژیانی خەڵک ئەمە کێشە یەکەم دوو بەڕاستی سیاسەتی پاڵپشتیان نەبووە ینی کە زۆر جار باسمان کردووە شەرحمان کردووە زۆریان پێ باش بووە زۆری بە پرۆژەکان سەرسام بوونە زۆر ینی بە قسە پشتگیریان دەربڕیوە بەڵام دوایی لە مەیدانی واقعدا بەڕاستی یعنی نەهاتون ئەم سێکتەرە پەرەی پێ بدرێت و گرنگی پێ بدرێت و بکرێت بە سێکتەرێکی گرنگ ینی کە زۆری پێویستە مەسەلەن بڕۆ تەماشا وڵاتان کە وڵاتێکی کو بیلاڕوسیا کە زستانان هەتا سەرمای دەچێتە ناقیس 38 و 39 بەڵام بڕۆ بۆ بە وڵاتێکی کشتتوکاڵی گەورە کە بەرهەمە کشتتوکاڵەکان ینی زیاتر بۆ 6 وڵات دەنێرێ هەنادە 6 وڵات دەکات ئەمە بەسی بەڕاستی گرنجیان پێداوە بەلایەوە بەسەن گرنگە هەستاون گۆماوی گەورەیان ینی ئاویان لێ فرەدراوە مەسەن چەند کیلۆمەتر ئاویان فرەدراوە گواسویان تۆ بۆ شوێنی کەوت دوای کردیانە بە زەوی کشتتوکاڵی استراتیژێتی وڵاتی ئێمە ئەو بکە زەوی کشتتوکاڵی و پارێزێ باشترین زەوی کشتتوکاڵی بەهەردە درراوە ئەو تەفەرموو باشم کردو لە هەولێر 4000 دۆنم باشترین زەوی کشتتوکاڵی لە پەنا هەولێر بۆ پرۆژێ گەشتیاری هەپی سیتی هەپی ئەوەی دراوە بە سینیەکان یکاکە پرۆژە گەشتیاری بۆ 4000 دۆنم باشترین زەوی کە هەتا جارێت تازە ئەم زەویە لەدەست دەچێت کاکە کە هی ئیمە نییە ئینەوەکانی داهاتوشمانەتەوەن واتە خەمیانەوە بەڕاستی استراتیژێتی پاراستنی بەرهەمی خۆماڵی نییە لەوە کە بۆ ئاو بۆ کشتتوکاڵ بۆ زەوی بۆ پاراستنی زەوی بۆ پشگیریکردنی زووتار و هاندانی و تەقدیرکردنی و ئاگالێبوونی پاڵپشتیکردنی لە ڕۆ معنەویەکەی و لە ڕۆ مادیەکەی و بەڕاستی نیانە بۆیە تەماشا دەکەن پێم وایە سێکتەری کشتتوکاڵ بەنی لە دواوەی سێکتەرەکانی کە ئێستا
ئەوە یەکێکە لەو نمونانەی کە لە سەردەمی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابەت وەزیری کوشتکۆڵ و سەرچاوەکانی ئاو بووی کە باسمان کرد بە تایبەت لە ڕوانگەی ئەوەی کە ئێوە وەکو کۆمەڵی دادگەری دەتوانن لە بابەتی حکومڕانی تەندروست بڕیار بدەن و حکومڕانیشی بەرهەم بێن. ئێمە دیارەوە تەمەنەوە ئەوە بە چاو دەبیندرێ هەرچەند دوای هەبوو مەسن هاتن کەتکەبلوکەشان لێوەدا ناگوتیان ئێمە تاوامان کردووە. طبعا ئێمە سەردەمی ئێمە خۆ ڤیددیۆکە هەیە کە هاتین لێران ئێمە ئیفتاحشمان کردووە پێم خۆش دای پیشانی خەڵکیشتی دەی دوای هەر یەکێ مەسەن دەهات مزایداتی دەکرد وەکو پارێگەی زووتیاران ئێمە چوین لە بەغدا وەکو لێژنێ کرد و کاز چوین ئێمە چوین ڕێککەوتنی و بەرنامەکە ئەو باسە دەکەم بەسمەوەیە ئەوە یەکێک کەرکەبلوکەشی لێ دەردا ناگوتیانڵا ئەوە فڵان کرد لە کات ڕێژیران وەکو بڵێ تانەدان داگو و بەنداوەکەی کاگابستارە ئەگەر ئەخدەی تۆزە ئاو لێ سەر کرد و خۆی هات لای ئەو بۆریانەمە مەسە محەممەد سەر ڕێژەکە ئەوێنەرە تەبان ئێمە کە بەڕاستیمە وازمانی نە سەر ڕێژەکەی مابوو سەر ڕێژ واتە کە ئاو زیادی کرد دەبێت سەر ڕێژێکی ئاو بخۆی بڕوە بۆ ڕێژ نەگرێت تەبان ئەم ڕێە نزیکەی بە هەموو نزیکەی 2 کیلۆمەترێک دەبوو تا ئێران داهاتەوە 2 کیلۆمەترێک بەڕاستی کە پەیوەندی بە وەزارەتی کوشتکۆڵ پەیوەندی بە وەزارەتی کوشتکۆڵ نەبووە بەس ئێمە وتمان کاکە بێن بزەکەی بۆ ئێمە تەرخان کە ئێمە تەواوی دەکەین یعنی تەنها ڕێگاکە مابوو لە ناویکەم تەواو کرابوو ئێستا ئەو بەنداوە دەبینین بەو کوالیتی و یاخود بەو فرەڕەهەندی سوودەی کە باست کرد کەس ناڵێ ئەوە کاگا ئەوستار کردیتی بەڵام ئەو کاتی کە تۆزیان دەکرد کە ئەمن حەسوود نیم ینی وڵی دڵخۆشم کە خەڵک سووریە دەبینێ بە هەر ناوێکیش تەوا دەبێت کێشێنی بەڕاستی گرنگ ئەوەیە هاوڵاتی ئەم وڵاتە زۆر نەهامەتی و بەدبەختی و گرفتاری بینیوە یعنی زۆر دڵخۆشم کە ئەگە خەڵکێک بەڕاستی سوودی لێ ببینێ و خەڵکێک ئێستا مەسن بۆ چایەکی لێرە دەخواتەوە و تۆزە کاتێکی خۆش لەگەڵ خانەوادەکەی بەسەر دەبا و بە دیمەنێکی جوان هەڵبەت ئێستاوە پاییزە ئەگەر مەسن بەهار بە دیمەنەکانی زۆر جوانتر دەبوو قەشەنگتر دەبوو دڵخۆشم کە خەڵک پێی دڵخۆشە. دواتر بەردەوام دەبم لەگەڵت بە تایبەتی لە بابەتی خوددامی کاری لە دانەوێڵە و وەرگرتنی گەنمی زووتیاران سوپاس دەکەم کە لەو بەشە لەگەڵ بووی. کاک بەهرام یەکێکە لە دانیشتوانی سوماخوری و دوکانێکی نێزیک بەنداوی سوماخوری کاک بەهرام سوپاس دەکەین کە لەگەڵمانی دەمەوێت سوودی بەنداوەکە بەگشتی بزانم بە تایبەت خاوەنی دوکانێکی لەسەر ڕێگایەکە وڵای ئیسیفادەی زۆریمە هەیە ئەمە گەشتیار ڕوومان تێدەکات ئیسیفادەش چاکمان لێ کردیا خان و بەرەش چاچمان پێکردەوە بەڕاستی ئەگەر ئەو بەنداوە نەبایە سەبەبی بەنداو تەوابوونەکەش کە عەبدولستار نەبایە بەڕاستی و بەنداوە نەدەکرا و جێبەجێ نەدەبوو هەوڵەکی زۆری و هیمەتەکی چاشیدا جادەچی کاتیشمان بۆ کرا وەختی خۆی بەڵام هێستا تانکەر و ئەوی باڵ هەرگرا دوعای لۆ ئەو کەسە دەکاتن کە تەواوی کرد جسرەکە ئەویش کە عەبدولستار بەڕاستی هیمەتێکی چاش کرد و جسرەکەش لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی گەشتیاریەوە چەندە گەشتیاری بیانی مەسەرەن دێ و بێرەدا تێتەپەڕی و بیانی زۆر دێن تا لە جنوبی زۆر دێن گەشتیارێکی زۆر عەرەب دێن ئەمە ئیسیفادەشمان بەڕاستی زۆر لە عەرەبی هەیە ئیسیفادەی چاچمی هەیە ئەی لە ڕووی هەلی کار بوون کۆمەڵێک کەس ها ئەو دوکانی نمونەی جەنابەت کە لێرە دوکانیان کردەوە ئەوە شەلی کارێکی وابزانام ڕەخساندووە ئەوە زۆر زۆر هەلی کاری زۆر چاش ڕخساندووە ئیسیفادەی چاچمی هەبووە لۆ هەموو دوکاندارەکان ئیسیفادەی چاکمان لێکرد جگە لە بابەتی گەشتیاری ڕۆزام لە ڕووی ئاودێریەوە چەند گوند و چەند ئەو ناوچانە لی سووندا گوندانەی خواڵەوەی بەنداوەکەش ئیسیفادەیان لێکردێ وەکو جەلی کلااوسوران و منتیقەی هیزۆپ و هەژنۆ گوندی لەسرە ئەوانە ئیسیفادەی ساچیان لێکردێ لۆ چمکاوینان لۆیان بەردەدەینەوە عەوزە ماسی و شتیان لێبەرکردی و باخچەی چاچیان لێبەرکردی و ئەگەر ئەو بەنداوانە بە ئەوان نایان دەتوانێت ئەو پرۆژان ئەو بەنداوە بزانم بابەتی کەم ئاویشی کەم کردەوە بزانم کەم ئاوی زۆر تەقسیری لۆمە هەبوو تەقسیری لۆ ئەو دیش زۆر هەبوو ئاوی زیاد کرد و ئەگەر بێت و ئەو بەنداوەش نەکرابایە خەڵکەکی زۆر لەوانە بە کوژرا بە هۆکاریسی هۆکاری وەی کە ئاو کەم بوو مشکلە نەبوو ئەوە بوو مشکلە هەبوو ئاومان نەبوو کە عەبدولستار خوا دزای خێری داتەوە بەڕاستی
مشکلی هەتا دوژمنداریشی لەوە کەم کردینەوە خەڵکەکی زۆر لەوانە بە کوژرابە ینی ئەو لەسەر جۆگەی بەشەردا ئەو لەسەر دەیگو ئاونی کەواتە ئەو گرفتێکە ماوێش بۆی ئەوە کەم بۆ گرفتەکەشمان بۆ لێکەم بۆ تووشی مشکلەشمان نەما مشکلەشمان نما چابوو کەعادستار هەر لەخوای بەزیاد بخوای جزای خێریداتەوە بەڕاستی هیمەتەکی ساچ کرد ئەگەنا لەوانە بە هەتا کوشتاریشی لێکرد. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان لە بەردەم سایلۆم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری پارێزگای هەولێر. مامۆستا دووبارە خۆشحاڵم کە بە خزمەتت دەگەمەوە. لەم بەشە زیاتر باسی بەڕاستی گەنمی جوتیاران بابەتی بنەتۆ و ئەو کاتێکە لە نێو وەزارەت بووی بەهۆی ئەوەی کە پێشتر قۆڕەکاری لە بابەتی بنەتۆ هەبوو زۆرێک لە بڕیار و ڕێنمایی دەرکرد کە لە بەرژەوەندی هەم جوتیاران بوو و بەراوردێکی دەکەین لەگەڵ ئێستا کە بارودۆخی جوتیارە ڕەنگە ئەم ساڵ بێتەوە بە شێوازێک بێ. سەرەتا باسی گەنمی جوتیاران دەکەم بە تایبەتی ئەوەی کە لە ماوەی حکومڕانی لە نێو حکومەتی هەرێمی کوردستان چیت کرد بۆ ئەوەی هانی جوتیاران بدەی باشتر بابەتی گەنم بگات بە خوددابینکاری. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک سوپاس بۆ ئێوەش. ئێمە سەرەتا لە وەزارەت کە دەست بەکاربین لە ساڵی 2014 دەستمان بەوە کرد کە استراتیژێتی وەزارەت دابنین بۆ کە چی کار لە پێشینی پێویستە ئەنجام بدرێت. دیارە بابەتی ئاو و بابەتی خۆراک دوو سەرەکیترین پێداویستی مرۆڤە. یعنی مرۆڤ بەبێ ئاو بەبێ خۆراک ناژن. ئاوی پێویست بۆ ژیان بۆ خواردنەوە بۆ کشت و کاڵ بۆ گەشت و گوزار و خۆراکیش مەبەستم لە خۆراکی سەرەکیە. یعنی ئەو خۆراکایی کە مرۆڤ بەبێ ئەو خۆراکە ناتوانێت بژی بۆ نمونە گەنم کە زۆر بابەتیکە لێ دروست دەکرێت. ئێمە بڕیارماندا کە هەر چۆنێکی بێت لە گەنم بە خود دابینکاری بگەین و هەوڵماندا سوپاس بۆخوا ئەو کاتی لە 2014 و 15 و 16 و 17 و 18 ئێمە لە گەنم بە خوددابینکاری گەیشتین واتە بڕی پێویست بۆ هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان گەنم دابین کراوە یعنی هەبووە. ئێمە کە دەست بەکار بوون لەم سایلۆی مامۆستا محەممەد جوتیاری وا هەبووە بە بابی خۆشمەوە لێرە 30 ڕۆژ 35 ڕۆژ بارەگەنمی لە سڕەی سایلۆی بووە کە مەسەفێکی زۆریان دەکرد وێڕای مەشەقەتێکی زۆر. حەقەتەن ئێمە سیستەمێکمان داهێنا کە لەمە داوتمان کردمانە زۆن بۆ نمونە قەزاکان بۆ نمونە ناحیەکان و بە پێی پێگەیشتنی گەنم لەو شوێنانە برارماندا لە کاتی خۆی دابێن و وامان لێ کرد کە هیچ کەسێک نەدەماوە لێران لە سڕی تەسلیمکردنی گەنم کە پێشتر بارگرانێکی زۆر لەسەر جوتیار بە تایبەتی سیارە کابرازاری هەبوو 100,000 مەسن ڕۆژی 150,000 بەس پارەی ینی کرێ سیارەکەی دەدا کرێ لۆریەکەی دەدا حەقەتەن کە ڕەنگەڕەنجەکەی بە خەسار چوو. وێڕای ئەوەش بەڕاستی کە هێندێک فەرق و جیاوازیە بوو کەم لەو کاتی لێرانە بە سوپاسەوە کاردوتۆری براهیم لێرانە بوو پێم وتم کاکەجان هیچ کەس لە هیچ کەس لە پێشتر نییە هەتا کێشەکەمان چارەسەر کردم کاکە بابی من گوتی بابەت پیاوێکی بەتەمەنە و نەخۆشەوە من حەز دەکەم هاوکاری بکەم وەڵی سوپاس دەکەم ڕاستە ئەو عوزرێکی هەیە بەنامە خەڵکیکە وەزان بابی ڕەحمەتیش قسەی هەبوو دەگو هەتا کە ئەوستا لە وەزارەتەوە ئیشم باشتر دەڕ وڵا وای دەگوت بەراری وڵا زۆر جار قسەی دەکرد جا ئیشەکەمان ڕێکی خستەبان و وردە بەڕاستی بە خوددابینکاری گەیشتین و ئێمە 2000 لەو 2-3 ساڵانە نەکە بڕی پێویست بۆ هاوڵاتیان گەنم دابین کرا بەڵکو زیاد لە پێداویستی خۆشمان بوو. لەو خوددابینکاریە پرسیارێک بکەم یعنی بڕیارەکانی ئێوە وەکو وەزارەت ڕێنمایەکانی جەنابەت چ کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە بە خوددابینکاری بین ڕەنگە کەسێک وا بڵێ لەو کاتی ڕەنگە
باران زۆر بووبی بەخۆی داهاتەکە بەو شێوازە دووی کاریگەری نەبووە کاریگەری جەناب لەسەر ئەو بابەتە چی بووە؟ وڵی ئێمە ئەوەی کە زۆر بە گرنگی دەزانم هەمیشە ئەوە ئێمە جوتیارمان دڵخۆش کرد و هەموو پشتیوانی پژگیرێکمان بۆ جوتیار دەربڕی کە جوتیار بگەرە سەر کێلگەی خۆی و خەریکی کشت و کاڵ بێ و ئێمە یەک لە بارۆخمان لە وەزار لە کاتی خۆیدا ئێمە هەموو کار ئاسانێکیشمان بۆ دەکردن و هەر هاوکاریەکیش پێمان کرابێ کردومانە مەسەلەن بۆ نمونە ئێمە ئەو کادیانی بای چەند ملیۆن دلار ئێمە پێم خۆشە بیزانی بەس جۆماندا بە خاوەن ئاژەڵدارەکان بۆ ئاژەڵەکانیان و ئێمە ئەو کاتەی هەوڵماندا ینی بڕێک گەنمی بنەوەتەمان بە خۆڕایی دابین کرد بۆ هێندە جوتیاران مەسەن پەتاتە ئێمە هەستانی تەمەسەرەتا هەر بە خۆڕایی مەسەن هەر جوتیارە چەند تەن پەتاتەمان پێدا دوایی نەخێر نەبوو دوایی بە دەعم بۆ نمونەکردمانە مەسەن 150 دام دوای کردمان 130 دام کچکەوردەوەدا بەسەر پێی خۆی کەوت و پەتاتی چاندوانە لە زۆر لە بەرهەمەکان بەڕاستی ئێمە هاوکاریمان دەکرد مەسەن ئەو جوتیارەی کە ڕزی هەبوو باخی هەبووە ئەو بەرهەمانێک کە دەیهێنا بۆ شار ئەگە نەشمانتوانی بێ کاری زۆر گەورەی بۆ بکەین دەمە ینی کرێ ڕێکەمان دەدایەوە مەبەستم ئێمە هەوڵماندا ئەو پاڵپشتی پشتگیریە زیادکەین و جوتیار دڵخۆشکەین کە مؤسسەیەکێ دامەزراوەیەک هەیە دیفاعی دەکات دامەزراوەیەک هەیە هەوڵدا بەرهەمەکانی بۆ بە بازار بکە بەرهەمەکانی ساغ بێتەوە زەرەر نەکا و لەو پێناوەشدا ئەمجاری کەش باسم کردووە تووشی کێشە بوون لەگەڵ ئێران تووشی کێشە بوون لەگەڵ عێراق تووشی کێشە بوون لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی دیکە بەس لە پێناوەی کە جوتیاری ئێمە چی دیکە زەرەر نەکا بە کورتیش بێ و چێشانە لەسەر چی بوون ینی ئەو وڵاتانە دەیانویست ئێوە چی بکەن کە بڕیارتان مەسەلەن بۆ لەسەر ئەوە بکە بازمان داناوە دەیانگوت باز نادەین ئەو بەرهەمەی کە هاودە دەکرا لە کاتی پێگەیشتن بەرهەمی خۆماڵمە بازماندانە یەکەم جاری بوو کە لە هەرێمی کوردستان ئەم سیستەمە پێڕۆ بکرێ بۆ نمونە جوتیاری ئێمە هەبووە ویستێتی بستە ببا بۆ ئێران لێ نەگەڕاوە تەبان ئەمیش گوتم لەگەڵ وەزیری کشتکاڵی ئێران دانیشتین گوتم ئەمیش ناگەرم هیچ بەرهەمێکی ئێرانی بێ بۆ هەرێمی کوردستان گوتی بۆ گوتم لەبەرەوەی بۆ بەرهەمی ئێمە نەیە بۆ لای ئێوە گوتی ئێمە بە خوددابینکاری گەیشتن لە هەموو بەرهەمێکی کشتکاڵی گوتم ئەمیش زۆر لە بەرهەمە کشتکاڵەکان بە خوددابینکاری گەیشتم لێ ناگەرم هیچ ئەو بەرهەمانە ئێوە بێ بۆ هەرێمی کوردستان ئەو زەبریایدا گوتی بەڵێ بە هەر بەرهەمێکی ئێوە بەرامبەر پێ ڕێنمایەکان و کوالیتی تەندروستیەکەی گوتم ئەوە زۆر ئاسایی ئێمەش پابندین بە هەموو ئەو ڕێنمایەکە ئێوە هەتانە ئێمە بۆ خۆمان هەمانە مەبەستمێ بەڕاستی مەسەن عێراق مەنعی دەکرد کە هێندێک بەرهەمی بچێتە خواری بۆ ئەوش بە خوددابینکاری بگا بەڵام هێندێکی پێویست بوو یا کێشەیان بۆ دروست دەکرد لە بازگەکان ئێمە بڕیارمان داوتمە کاکە یان دەرگا دەکەنەوە بە ڕووی جوتیارانی ئێمە یا بەڕاستی ئێمەش دەرگاتان لێ دەگری ئەو کێشانە هەبوو بەڕاستی هەموو جوتیار و هاوڵاتیانی کوردستان زۆر چاک هەستیان دەکرد ئاگدار بوو کە ئێمە پاڵپشتیان دەکەین مؤسسەیەکی دیفاعی دەکا گرفتێشکە بابەتی گەنمی بنەتۆ بوو کە بە پێ ڕێنمایەکانی ئێوە واتان کرد کە جۆرێک لە بازاری ئازاد دروست بکەن و خەڵک بۆی هەبێ ئەوەندەی کە بەو ڕێژەی دیاریتان کرد گەنمی بنەتۆ بینێ ئەم بڕیارتان چۆن ئێمە کە دەست بەکار بووین لە وەزارەت ئەو کاتەی بۆ هێنانی گەن بنێتۆ ساڵانە پێویستمان بە 40,000 تەن 50,000 تەن هەبوو بۆ جوتیاران تەنها دوو کۆمپانیا دایانهێنا قۆرخیان کردبوو لە من بەڕاستی دوای ڕاوێژ لە وەزارەت بڕیارماندا کە ڕێنمایی دەربکەین هەر کۆمپانیاکی کشتتوکاڵی بۆی هەیە هەتا 1000 تەن زیاتر نا بۆ یەکەم قۆرەکاری نەیەڵین لە دەرەوە بیهێنێ و بەڵکو جوتیاری نمونەی جوتیاری گەورەش بۆ هەیە بپێت ڕێنمایەکانمە بچێ تا 1000 تەن گەنمی بنێتۆ بێنێ ئێمە بەڕاستی ئەومان بریاردا و کۆمپانیاکان دڵیان پێخۆش بوو هاتن ئێمەش کتابمان بۆ دەکردمە پێی تعلیماتەکان ساڵ سوورایوەکت مەڵە ئەم ساڵەکە نیسپاس بۆ خۆ ئێمە قۆڕەکاریمان نەهێشت بەڕێوەبەری گشتی پلان گوتی وڵا فڵان کەس هەر بەردەوام بۆ بەداخەوە گوتم چۆن گوتی وڵای ئەو کتابانێکی ئێمە بمان کردوون دای بمان دەرکەوتووە چوون بە پارە فرۆشیان تۆ کۆمپانیا قۆڕەکارەکان کۆمپانیا گەورەکان ئەوانێک کە قۆرەخیان کردووە ئەوانێک کە تەنها ئەوان گەنمی بنێتۆیان هێناوە وتم با باشە خەڵکە بۆ وایە ئێمە ڕزگارمان کردوون لە ژێردەستەیی ڕزگارمان کردوون لە کۆیلەیی دەبوو مەسەلەن سوپاسی خوای بکەن سوپاسی ئێمە بکەن کە ئەوانش بە ئازادی ئیشی خۆیان بکەن بەڵام بەداخەوە یعنی نازم بۆ
حەزیان کردو هەر ژێر دەستە بن ڕزگار نەبن حەقەتەن پێم ناخۆش بەڵام بە هەر حاڵ ڕێنمایەکە تا حدێک زێ خۆی هەرگرت منارم هەر هەمیان چون ئەو کتابانیان فرۆشتەوە بەڵام بەداخەوە ینی لەمڕۆوە دەبێت خەڵک ئازاد بێت دەبێت خەڵک مرد بێت دەبێت خەڵک بە شەهامەت بێت کاتێک ڕێگا کراوە کە ئازاد بی بۆ حەز لێ بچیەوە ژێر دەستەی و ببیەوە کۆیلی جاران بڵێ ئێوە جۆرێک لە جۆرەکان قۆڕخکاریتان نێش بەڵام ئەوانە بە خۆیان ویشتان بەو شێوازە مامەڵە بکەن گرفتێکی دیکەی جوتیاران بەڕاستی ئێستا شێ و لە ڕابردوو شەوێ بەڕاستی وەرگرتنی شایستە دارایەکانیانە لە حکوومەتی عێراقی لەو کاتە زۆر هەوڵتدا و ئێستاش کە لە سەرۆکایەتی لیژنەی کشتتوال و ئاودێری پەرلەمانی کوردستانیش بووی چەند جارێک سەردانی بەغداد کرد لەو ڕۆ چیت کرد وە چی میکانیزمێک چه هەوڵێکتدا بۆی ئەو حەقەی جوتیاران وەربگرنەوە خۆی گەنم کە ڕادەسی سایلۆی کرا سەر بە وەزارەتی بازرگانیە بەڵام ئێمە لە بۆرێک کە بەرپرسین لە جوتیاران بەگشتیانی جوتیار چاوی لە ئێمەیەوە ئەمە ئێمە لیان بەرپرسیارین و وەزارەتی کشتتوکاڵ بە خاوەنی خۆیان دەزانن حەقەتەن ئێمە هەمیشە بە دوواداچوو ئێمە بە دوواداچووی زۆرم کردووە تەمەن ئێمە چەند جار چوین بۆ بەغدا و کۆتا جار ئێمە وەکو لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان چوین بۆ بەغدا و لەوێ لەگەڵ سەرۆک کۆمار لەگەڵ وەزیری کشتتوکاڵ وەزیری بازرگانی و لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی عێراق و لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق کۆبووینەوە بۆ بەڕاستی ئەوەی کە ئەم بڕەپارێکە 555 ملیار بوو مابەوە ئێمە بیهێنین تەوا ساڵەکانی پێشووترە بڵێ ساڵەکانی پێشووترەوە موافقە کرا لە کۆتاییدا ڕێککەوتین لەگە سەرۆک کۆمار وەزیری بازرگانی ئەو کات ڕێککەوتین کە نیوەی ئەم شایستە دارایی جوتیاران بنێرن بەڵام بە مەرجێک ئەوەی دیکە قەید المفاوەزات بێ واتە ینی گفتوگۆ لەسەر بکەین دواتر نەک هەر ئەوەندە بێ ئێمە بەوە ڕێککەوتین و فعلا ئەو نیوەیان نارد ئێمە بە حەقەت بۆ ئەو نیوەی دیکەژیسان بڕیارماندا کە بە دوواداچوونی بۆ بکەینەوە و حەقەتەن خەریکیش بە ئەم هەڵبژاردنشتە بەسەردا هات و گوتیان با دوا بخرێ و ئێمە دەنا بەڕاستی دواتر بە دوای داچین چونکە تەنها 268 ملیار هاتووە و ئەو بڕەکەی کە ماوە ئێمە موافقەکەمان کرد ئێمە بڕیارەکەمان وەرگرتەبان و ڕێککەوتین بەڵام دواتر بەداخەوە هێندێک خەڵک هاتنەوە لە پەرلەمانتار و لە وەزیری کشتتوکاڵ و وەزیری بازرگانی و هەمووی سەرێکی دوای ئێمە چوون هەرچی هاتەوە گوتی ئەمنەوە ڕێککەوتنی ئەو پارێکی جوتیارانم وەرگرتووە خۆشی وەڵای خوا شاهێدەوە ئەوە سەرۆک کۆمار ماوە وەزیری بازرگانی ماوە ئێمە ڕێککەوتین بەس بەڕاستی برادەران پێیان باشترین کاکە بە ئەمە ئیعلان نەکەین لەوانەیە هێندێک لەلایەنەکانی عراقی لەبەر منافەسەی نێو خۆیان و کێشەکانی ناوخۆیان ڕەنگە ببێتە گرفت و ڕەنگە نەینێرن حتا وەزیری بازرگانی عراقی ڕێی وا بوو کوتی ئیعلانی مەکەن بانەوێ بە هەڵاو هەرە هەر با بینی خۆمان هەتا پارەکەی دەنێرین ئێمە ڕامان نەگەیان بەڵام خەرچێکی هیچ نەکرد بوو خۆی کردە بەڕاستی خاوەنی قەزیەکەی و وەک بڵێ تەنها ئەو کاری کردوێ بەڵام بە پێچەوانەوە هەر ئەوەندەیە یحیبون ئەن یحمدوا بما لم يفعلوا هەویستوانە خەڵک سپاسیان کە ستایشیان کە لەسەر شتێکە نەیان کردووە بەداخەوە هەر لە بابەتی بێزگە لە دانێوەڵۆ گەرم لە بابەتی دیکەش ئێمە لە بەرهەمی بە تایبەتی خواردەمەنی و میوە بە خود دابینکاری گەیشتنی هەتا لە سەردەمەدا بۆ یەکەم زار لە حکومڕانی هەرێمی کوردستان زۆرێک لە خواردەمەنی ڕەوانی دەرەوەی هەرێمی کوردستان کرا ئەمە چۆن کرا جوهدی ئێوە لەو کاتەدا چی بوو ئێمە دیارەیەشێک لە سیاسەتەکانی وەزارەت ئەوە بوو کە ئەو بەرهەمانی کە ناوخۆمان ساغ نابێتەوە و کارگەمان نییە لەوێ بەکار بهێنرێ بۆ تعلیب لە قوتونان دەبێ بیرکەوە کە تووە بەرهەمانی ڕەوانی دەرەوە بکەیت بەڕاستی ئێمە لەگەڵ هەندێک کۆمپانیا ڕێککەوتنی ئەو کاتەی لەگەڵ هەندێک کۆمپانیای دەرەوە ڕێککەوتین کە هەندێک لە بەرهەمانیمە کە بەرهەمی نایاب و بەرهەمی باشی هەرێمی کوردستان بوون ڕەوانەی دەرەوە بکرێن و فعلەن ئێمە توانیمان لە سەردەمی خۆماندا نۆ بەرهەم لەو بەرهەمانێک کە هەبووە بەرهەمی نایاب بەرهەمی چاک ڕەوانەی دەرەوە بکەین کە پێنیشان بەڕاستی بۆ یەکەم جار ڕەوانەی دەرەوە بکرێت ڕاستە لە زمانی حکوومەتی عراقی قەدیم حزبی بەعث هەندێک بەرهەمی مەسن وەکو خورما وەکو هێندێک شت ڕەوان دەکرێت بە وڵاتانی خەلیج بەڵام لە سەردەمی خۆماندا دوای ڕاپەڕی لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار بوو کە ڕەنگە هاوڵاتیان ئەو کاتە پێیان سەیر بوو بێ کە چۆن حکوومەتی هەرێمی و وەزارەتی کشتتوکاڵ ئەم کارانەی کرد بەڵێ وەڵاوە هێندێک ئەو کاتەی قسەشیان کرد بەڵام ئەوە داتاکان هەیە بۆ کۆمپانیاکان هەیە و بڕەکانیشی هەیە چەند بڕ لەو بەرهەمانە ڕەوانی دەرۆکراوە و ڕەوانی توێش کراوە و بە چەندی فرۆشراوە باش
بە کۆتا پرسیارم لەسەر ئەوەی بوو ئەگەر خەڵک متمانەی بە کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری پارێزگای هەولێردا کە بەڕێستی نە لە بابەتی جوتیاران لە هەموو بابەتەکانی کە چۆن دەتوانانی داکۆچیکاربی لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن لە ڕابردوو هێناوتە کە دەڵێ لە ڕابردوومان بڕوان و بڕیا لە داهاتومان بدەن چۆن ئەو کارە دەکەن وەڵام مامەستا محەممەد ئێمە خەڵک متمانە بدا و یان نەدا پژیرەشی گەورە بکرێن یان نەکرێن ئێمە ئەو کارێک کە قەنەعەتمان پێی بووە و ئەوە ئەرکێکی شەرعی بووە و ئەرکێکی یاسایی لە سەرشانی ئێمە هەوڵمانداوە بە زیاد وەزێ بەزێکن و هەروە دەبین بەڵام بێگومان کاتێک پشتگیری خەڵکو زەماوە زیاتر بێ مرۆڤ زیاتر دڵی بە کارەکەی خۆی خۆشە و دەبێت هاندانێکی گەورەتر و زیاتر سوور دەبێت لەسەر کارەکەی خۆی دەنا ئێمە بەردەوام دەبم لەسەرەوەی کە بەڕاستی ینی دوای هەڵبژاردنە لە ئەنجومەنی نوێرانی عێراق میان لە پەرلەمانی کوردستان بەڕاستی من هەوڵی خۆم بە تەواوی دەخەمەگەر بۆی ئەو شایستە دارانی جوتیاران کە ماوە پارێگەن بە تایبەتی وەری بگرین و ئەو کێشانی دیکە کە هەیە بە پێی توانای خۆمان ئێمە هاوکار دەبین بۆ ئەوەی کە سیاسەتێکی تەندروست لەگەڵ حکوومەتی عێراقی پێڕەوە بکرێ و علاقاتێکی ئاسایی و سروشتی هەبێت لەگەڵ حکوومەتی عێراقی کەم پێم وایە ئەوە بناغە و بنچینەی گەیشتن بە ئامانج و بە داواکاریەکانی کە هەرێمی کوردستانە و گەیشتن بە مافەڕەوەکانی هەرێمی کوردستانە بەڵام لە کاتێکدا کە پەیوەندەکان ئاسایی نەبێ و علاقاتێکی سروشتی نەبێ ئەو دڕدۆنجی و ئەو بێمتمانەیە کە هەیە بە لە هەرێمی کوردستان و لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەڵێن حکوومەتی فدرالی بەڕاستی ناتوانین بە مافەکانی ئەمگەلی خۆت بگەیت دەبێتە کێشە دەبێتە ململانێ لە کاتی ململانێش زیاتر ئەوەی کە خاوەن حەقی دەفەوتێ بەڵێ بێگومان پرسیاری زیاترمان هەیە و دەتوانم بڵێم خەرمانی جەنابەت زیاتر هەڵدەگرێت کە گفتوگۆ بکەین زیاتر بڵین بەڵام ئەوە بەشێک بوو لەو کارانە وێرنە و ئەو زمونەی کە جەنابەت هەتا و دەتوانی بیخێ سەر ئەزمونت ئەگەر هاتو متمانت وەگرێت سوپاس دەکەین بەڕێز ماوەستا ئەفستار مەزید بۆ دەخوازم سوپاس کە لە نوێنەری تو ئەمزارش لەگەڵم بی سوپاس جەنابەت دەکەم هاتینە کۆتای ئەڵقام زارە لە بەندامەی نوێنەری تۆ لەگەڵ کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری پارێزگای هەولێر بەڕێز عەبدوستار مەجید تاڵقەیەکی دیکە و دیداریش دیگە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ